ئەمڕۆ پێنجەمین ڕۆژی دومین فستیڤاڵی شانۆیە لە کەرکووک خولی عەلی کەریم کە کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر و هەروەها چەندین نمایشی شانۆی لە کوردستان و لە دەرەوەی کوردستان بەشداریان کردووە کە تێیدا نمایشکردنی چواردە شانۆی لە خۆیەگرێت بێگومان یەکێک لە ئەو کەسانێک کە با بڵێن ڕێخەر و هەروەها وتەبێژی فستیڤاڵە زۆر بەڕێز سیروان بێلانەیە کا لە شاری کەرکووکەوە لەگەڵما. کاک سیروان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە بەڕێست و سەرجەم بینەرانی کورتسات. سپاس بە تۆ کاک سیروان. ئەمڕۆ پێنجەم ڕۆژی دومین فستیڤاڵی شانۆی کەرکووکە. چالاکیەکان ئەمڕۆ چۆن بەڕێوە چوو و چەند شانۆی نمایش کرا؟ دیارە ئەمڕۆ لە پێنجەمین ڕۆژی فستیڤاڵی شانۆی کەرکووک ئەمڕۆ سێ نمایشی شانۆیی نمایشکران. سەر لە بەیانی دوو کۆڕی ڕخنەی بۆ نمایشەکانی دوێ نەکران. ئەم ڕۆژ نمایشی شاری هەولێر و نمایشێک لە باکوور نمایشێک لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. ئێستا کە من هاتمە ئستۆدیۆ نمایشی ڕۆژهەڵاتی کوردستان گروپی شانۆی کانی لە بۆکانەوە کۆتایی پێهات. زۆر باشە. تا کەی بەردەوام ئەبێت و شانۆیەکان لەلایەن لیژنەیەکەوە بێگومان سەرپەرشتیەکرێت کە لیژنەی داوەرانە با بڵێن ئەو شانۆیانە تا ئێستا کە جیا کراونەتەوە بۆ ئەوەی کە بەشداری با بڵێن خەڵاتەکان بکەن یاخود چوونەتە ناو کێبڕکێکەوە سەرجەمی نمایشەکان لە ناو کێبڕکێدان یاخود چەند نمایشێک جیا کراوەتەوە بۆ ئەوەی کە لە کێبڕکێدا بن بۆ بەدەستهێنانی خەڵات؟ دیارە سبینە دوا ڕۆژی فستیڤاڵەکەی خوا یار بێت سبینی ئەم کاتە دوانماییشە بێت. چواردە نمایشی شانۆیە دوانزەیان ئەڕاتە پێشبڕکێەوە دوانشان میوانی فستیڤاڵن لە پەراوێزی فستیڤاڵەکە نمایش دەکرێن. دیارە لیژنەی داوەری لیژنەیە کە پێکاتووە لە کۆمەڵێک کەسی ئەکادمی و لە هەر چوار پارچەی کوردستان و لە بەغداوە ئەوانە بۆ خۆیان دیارە بڕیارەدەن لەسەر ئەو خەڵاتانەی لەسەر ئەوەی کە چۆن خەڵاتەکان دابەشکەن. ئێمەوەکو لیژنەی باڵا بە هیچ شێوەیەک مداخلی کاری ئەوانمان نەکردووە. ئەوان بۆ خۆیان سەربەست دەزانن چۆن خەڵاتەکان دابش دەکەن. دیارە ئێمە خەڵاتەکانمان 5 خەڵاتن: خەڵاتی باشترین ئەکتەری کوڕۆژ، باشترین ئەکتەری کچ، باشترین دەرهێنەر، باشترین سینۆگرافیا و باشترین بەرهەم. سبەینی ئەم کاتە پێم وابێ ئەگەین ئەوەی کە باشترینەکان دیاری بکرێن و دڵی کەسی کۆمەڵی خەڵک خۆشی بێ و دیارە کۆمەڵێک لە هیچ دوورستە بێ بکاتە. زۆر باشە. بێگومان لەناو ئەم فستیڤاڵەدا نمایشەکان یاخود کارەکانی هەر چوار پارچەی کوردستان بەشدارن. گرنگی کۆکردنەوەی کارە شانۆیەکانی هەر چوار پارچەی کوردستان لە شاری کەرکووک چی دەگەیەنێت و گرنگیەکەی لە چیایە؟ بۆ خۆی هەر چالاکیێکی هونەری لەم کاتەدا لە شاری کەرکووک گرنگیەکی زۆری هەیە. ئەوجا چجا تۆ فستیڤاڵێکی شانۆیی کوردی بکەیت و لەسەر ئاستی کوردستانی گەورە و هەر چوار پارچەی کوردستان بەشداری بکەن زیاتر لە 300 میوان بێنیتە شاری کەرکووک ماوەی هەفتەیەک هەموو هونەرمەندان کۆکەیتەوە لە شاری کەرکووک و فستیڤاڵێکی کوردی من پێم وابێ ئەمە هەوڵێکی زۆر جوان و هەوڵێکی زۆر سەرکەوتەوە بۆ کۆکردنەوەی زۆربەی تواناکان لە بواری شانۆدا. چکە لە ماوەی ئەم هەفتەدا کۆمەڵێ دانیشتنی شانۆیی و ئاڵوگۆڕکردنی بیرڕابوو لە نێوانی شانۆکارەکانە بۆ خۆی هەر کۆبوونەوەی شانۆکاران لەو فستیڤاڵەدا و دروستکردنی پەیوەندیەک لە نێوانیان و ئاشنابوونیان بە یەکتر زیاتر لە نزیکەوە ئەوە گرنگیەکی گەورەیە. ئەوجا چ لە ڕووی ئەوە شەوە وەکو شاری کەرکووک بە تایبەت لە بارودۆخێت ئێستادا ئەو هەموو میوانە لە هەر چوار پارچەی کوردستان و ئامادە بێت ئەو نمایشانە بکرێ. من پێم وابێ ئەمە کارێکی زۆر گرنگ و زۆر گەورەیە. زۆر باشە. ئەو گروپانەی کا بەشداریان کردبوو لە کۆوە ئامادە بوون و زۆرترین نمایشەکان یاخود زۆرترین شانۆیەکان کە لەم فستیڤاڵەدا بەشدارن ئەو شانۆیانن کە بەرهەمی کوردستانن، شارەکانی سلێمانی و هەولێر و دهۆک یاخود بەرهەمی با بڵێن پارچەکانی تری کوردستان زیاتر بەشدارن؟
ئێمە دوو نمایشمان هەیە لە ڕۆژهەڵاتەوە، سێ نمایشش لە باکوور و دوو نمایشش لە ڕۆژئاوا کە بەداخەوە بەهۆی ئەوەی کە سنوور لە سیمێلکە داخرا ئەوان بۆ خۆیان ئامادە نەبوون، بەڵام نمایشەکان لە ڕێگای داتەشەوە نمایشکران چکە پێمان گەشت بوون لینکەکانمان لابوو نمایشمان کردن. حەوت نمایش یعنی هیچ پارچەکەی کوردستان بوو، ئەو حەوتەی کە ئین باشوورە شەشین کوردستانە و نمایشێکش لە بەغداوە. زۆر باشە. هەڵسەنگاندنی میوانەکان بە تایبەتی بەشەکانی تری کوردستان یاخود ڕاوسەرنج و تێبینیەکانی ئەوان لەسەر نمایشەکانی با بڵێن شارەکانی سلێمانی دوهۆک و هەولێر زیاتر چی بوون و یاخود ئەو جیاوازی کە زۆر با بڵێن جێی سەرنجە و تێبینی کراوە لە نێوانی کارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کارەکانی چوارپارچی کوردستان. پێم وابێ ڕۆژانە لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە بە تایبەت لە کەناڵ کوردیەکانەوە زۆربەی میوانەکان دیمانە دەکەن و بۆچوونی خۆیان ئەخەنە ڕوو سەبارەت بەم فیستیڤاڵە بۆچوونەکانیان زۆر خۆشحالیان کردن و زۆر بەختەوە بەوەی کە جۆمان لەو بۆچنانە بێت چکە پێم وابێ ئەمە یەکەمین فیستیڤاڵە سەر ئاستی کوردستانی گەورە بە بەشداری هەر چوار پارچەی کوردستان نمایشەکان ئەو هەموو میوانە کۆ بکرێتەوە چ لە گروپەکان و چ لە میوانەکان، چکە ئێمە نزیکەی 300 میوانمان هەیە ئەمانە بۆ خۆیان هەر کەسێک و بۆچوونێکی دیار ئێمە ناڵێن فیستیڤاڵەکە بێکەم و کورتیە ئەکید لە بەدڵنیاییەوە فیستیڤاڵێکی ئاوا گەورە فیستیڤالێکە ماوەی 6 ڕۆژ و 14 نمایش لە خۆی بگرێ جگە لە کۆڕە ڕەخنەیەکان و جگە لە 3 وەرکشۆپ و 3 پانێل بەدڵنیاییەوە واژوکردنی کتێبێک بۆ مامۆستا مەریوان و دەرکردنی ڕۆژنامەیەک ڕۆژانە لە کۆتاییدا من دڵنیام تێبینی هەیە. ئێمە بۆ خۆشمەوە کولیژنەی باڵا کۆمەڵی لە تێبینیمان هەیە، بەڵام تا ڕادەیەکی زۆر باش فیستیڤاڵەکە سەرکەوتووە بە گەواهی ئەو میوانانەی کە ئامادە بوون و چکە کۆمەڵی خەڵک ماندوو بووە لە ڕۆژانی فیستیڤاڵ. شکر بەخوا فیستیڤاڵەکە ماندووبوونی ئەوانی پێ دیارە و هەموو میوانەکان ئەگەر لە 100% ڕازی نەبن ئەتوانم بڵێم لە 95 زۆر ڕازین بە فیستیڤاڵەکە. زۆر باشە کاک سیروان، بێگومان ئاماژەت بۆەوە کرد کە نزیکەی 300 میوان لە شاری کەرکووک ئامادەی ئەو فستیڤاڵن و نمایش یاخود کارەکانی هەر چوار پارچەی کوردستان لەم فستیڤاڵەدا بەشدارە، بەڵام بۆچی فستیڤاڵێک کە ئەوەندە میوانی تێدایە و ئەوەندە گروپی شانۆی تێدا بەشدارە بۆچی نەکراوەتە فستیڤاڵێکی نێودەوڵەتی؟ دیارە وزارەتی ڕۆژهەمێری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆیان بڕیاریان داوە لەسەر ئەوەی کە 12 فیستیڤاڵی نێودەوڵەتی لەسەر ئاستی کوردستان بەڕێوە بن. کەرکووکی تێدا نیە لەو 12ەیە بە حکمی ئەوەی لە ڕووی یاسایی و لە ڕووی کارگێڕیەوە دیارە گرفتە بۆ چکە جەنابی وەزیر لە ئاهەنگی دەستپێکی فیستیڤاڵەکەی ئاماژەی بەو خاڵە کرد، بەڵام لەوێشەوە بەڵێنی پێدان کە هاوکاری هەمیشەیی و پاڵپشی هەمیشەیی کەرکووک بێت لە ڕووی چالاکیەکانەوە و بە هیواین ئەوەی کە لە ساڵی ئایندا وزارەتی ڕۆشنبیری نازانم بڵم چۆنانی شتێ بدۆزێتەوە کە ئەم فیستیڤاڵە چکە ئێمە بە نیازین لە ئایندەدا ئەم فیستیڤاڵە بێتە فیستیڤاڵێکی نێودەوڵەتی و بە هیواین ئەوەیشین کە فیستیڤاڵەکە کە بوو بە نێودەوڵەتی هەر وزارەتی ڕۆشنبیری لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە ببات، بەڵام دیارە لە ئێستادا 12 فیستیڤاڵی نێودەوڵەتی هەیە وزارەت بڕیاری لەسەری داوە ئەوەی کەرکووکی تێدا نییە. زۆر باشە. جگە لە نمایشکردنی شانۆییەکان بێگومان چەندین کۆڕ و سیمینار تایبەت بە شانۆ بەڕێواشێت ڕۆژانە، جگەلەوە هیچ وەرکشۆپێک هەیە بۆ فێرخوازان یاخود وەرکشۆپەکان لە پێش دەستپێکردنی فستیڤاڵەکە ئامادەکراوە؟ دیاڵە ئێمە ڕۆژانە کە نمایش دەکرێت بۆ ڕۆژی دواتر ئەو نمایشانە کۆڕی ڕخنەی بۆ دەکرێت و قسە دەکرێت لەسەر نمایشە شانۆیەکان. وەرکشۆپەکان ئێمە سێ وەرکشۆپی شانۆیمانە بوو بۆ دەنگ، بۆ سینۆگرافیا، بۆ مەکیاژ. دوانی لە پێش دەستپێکردنی فیستیڤاڵ لە هەفتەی پێشەوە بەڕێوەچوو دانەی شەهر لە نێو فیستیڤاڵە بەڕێوەچوو کەواتە سێ وەرکشۆپمان هەبووە وەکو باسم کرد بۆ دەنگ، بۆ ماکیاژ، بۆ سینۆگرافیا. لەگەڵ
ئەو کۆڕخمەیانە ئەو وەرکشۆپانە ئەمە دوو پانێلی شانۆیشمان هەبوو بۆ دوو پانێلیست ڕۆژنامەیەکی ڕۆژانەش دەرەکەین بە نێو شانۆکارەوە کە کۆمەڵێ خەڵکی لە پشتەوەی کۆمەڵێ خاوەن قەڵەمی بەتوانای شانۆی نووسینەکانی تێدا بڵاو دەکەنەوە ئەمانە بۆ خۆی ئەتوانم بڵێم هەموو خۆی دەگرێت هەموو بوارەکان لە خۆی دەگرێت چی لە ڕووی پراکتیکی و چی لە ڕووی تیوەریەوە. زۆر باشە باست لەوە کرد کە ڕۆژانە ڕۆژنامەیەک بڵاوەکرێتەوە کە کار و چالاکیەکانی تایبەت بە فستیڤاڵی تیادا بڵاوەکرێتەوە بەڵام هیچ نامیلکەیەک هەیە بۆ ئەوەی کە بۆ نمونە کۆڕ و کۆبوونەوەکان یاخود ئەو بابەتانەی کە لەسەر شانۆ پێشکەشەکرێت لەناو ئەو نامیلکەیەدا ژگە لە کار و چالاکیەکانی ناو فستیڤاڵەکە بڵاو بکرێتەوە. من ئەگەر شتێ بڵم ئەو بجێی کە بۆ ئێمە دیاریکراوە بە سوپاسەوە لەلایەن وزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانیەوە بودجەکە هەوڵ و توانەکانیمانی سنوودار کردووە ناتوانین زیاتر بکەن ئەگەرنا ئێمە دەمانویست لە پلانمانە بوو خولی یەکەم و خولی دوم لەم خولەدا هەموو کۆ بکەینەوە لە کتێبێکە کتێبێک چاپ بکەین بە نێوی هەردوو خولی خوا لێ خۆش و جیا دڵپاک و نەرمەند عەلی کەریمەوە بەڵام لە ڕووی داراییەوە ئەوەن دەمان پێ دەکرێت کۆمەڵێ تا ئێستا مقصدن کۆمەڵێ نوقسانیمانە لە ڕووی داراییەوە ئەگەر چاوەڕوانی ئەو سپۆنسەرانی کە سپۆنسەرمان بوونا هاوکاریی کەمان نەکەن لە ڕووی مادیەوە بەڕاستی تا ئێستا پێچێ پارێکی زۆرمان نوقسان بێ ئەگەرنا ئێمە لە پلانمانە بوو کتێبێک چاپ بکەین بۆ هەردوو خولەکە و دابەشیکەین بەسەر میوانەکانی فستیڤاڵە. زۆر باشە ئاماژەت بەوە کرد کە سبەینێک کۆتا ڕۆژە و کۆتایی بە فستیڤاڵەکە دێت و هەروەها خەڵات بەسەر گروپە سەرکەوتۆکان و بەسەر ئەکتەر و دەرهێنەرە سەرکەوتۆکاندا دابەشەکرێت جگە لەو چالاکیە چەند چالاکی تر لەناو کۆتا ڕۆژی فستیڤاڵەکەدا ئامادەیان هەیە. لە ڕووی نمایشەوە ئەوانەی کە بەشدارن لە پێشبڕکێدا ئەمڕۆ کۆتایی هات هەر دوانزە نمایشی کە ئەڕۆنە پێشبڕکەوە ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی کۆتایی بە نمایشەکان هات ئەوەی کە ماونەوە سبەینێ دوو نمایشی شانۆی هەیە میوانی فستیڤاڵ لە پەراویزی فستیڤاڵە نمایش دەکەن بە سوپاسەوە لە باکوور و لە شاری بەغداوە پاش کۆتایی هاتن دیارە مەراسیمی کۆتایی و فستیڤاڵ ڕێک دەخرێت لەو مەراسیمەدا دیارە خەڵاتەکان لەلایەن لیژنەی دادوەریەوە ئاشکرا دەکرێت و براوەکان ئاشکرا دەکرێن و پێشکەش دەکرێن بە میوانەکە بە براوەکان لەگەڵ ئەوەشدا کۆنسێرتێکمان هەیە بۆ چەند گۆرانی بێژێکی شاری کەرکووک و بۆ بە بەشداری گروپی هەڵپەرکێوانتوان بڵێن مەراسیمەکەمان سبەینێ مەراسیمێکی خۆش دەبێت بۆ کۆتایی فستیڤاڵەکە و بە شێوەیەکی سەرکەوتوانە کۆتایی بە فستیڤاڵەکە دێنین. بەڵێ هەر سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ زۆر بەڕێز سیروان بێلانە وتەبێژی دومین فستیڤاڵی نێودەوڵەتی لە شاری کەرکووک خولی عەلی کەریم سپاس بۆ ئامادەبوون